سڵاتان لەبێت بینەرانی وێزگە نیوز بەرنامەی مایک ئەم جارە سەردانی سەیرانگای قەراخمان کردووە. ئەمڕۆ جیاوازتر لە بەرنامەکانی تر لە هاوڵاتیان ئەپرسن جیاوازی ئەم نەورۆزە لەگەڵ نەورۆزەکانی پێشووتر و هەروەها ئەمانەوێت بزانین تا چەند پەیوەستن بە پاک و خاوێنی ژینگە بینەرمان بن. بە دڵنیایە ئەم نەورۆزە جیاوازیە لەگەڵ نەورۆزەکانی تر بەهۆی ئەو قەیران و سیاسی و ئابووری کە ڕوو لە کوردستان کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشا کە خەڵکەکەی هەر دڵخۆشن زیاتر ڕوو لە دەشت و دەرەکەم بۆی ئەمڕۆ کە کەشەوە لە ڕۆژەکانی تر جیاوازتر بووە، کەشەوایەکی خۆشتریەیە. هەمومان ئەبێ لە خۆمانەوە دەست بکەین بۆ پاک و تەمیزی بۆ شوێنە گەشتیارێکە بۆی بۆ پاکی بمێنێتەوانە، ئەبێ هەموو کەسێک لە خۆیەوە دەست پێ بکە بۆ پاک و تەمیزی شوێنەکە. لە ڕاستیە ئەم نەورۆزە من وایە بینم کە خەڵکی کوردستان ناومێدێکی زۆری پێوەیە، بەڵام ئێمە لەگەڵ ناومێدەکە خۆی گەورە بارانی ڕەحمەت و نیعمەتی بۆ بارانین کوردستانی بۆ گەشتانینەوە، بەڵام لەگەڵەوەشا ئێمە پێویستیمان بەوە هەیە بە ئومێدەوە بژین، چونکە خۆی گەورە ژیانی پێبەخشیوین کەس لێمان ناسەنێتەوە. تەمەناژەکەم لە دەسەڵاتدارانی ئەم وڵاتە ئاوڕێک لەم میلەتە جوانە بنەوە لەبەرەوەی جوانترین میلەتیان هەیە، بێت جوانترین مەسئولێتی ژیانە بێ بەرامبەری. هیوادارم ئەم نەورۆزە کۆتا نەورۆزی ناخۆشی بێ، کۆتا ساڵی ناخۆشی بێ، چکە ئێمە میلەتێکین لەوەتەی دروست بووین، میلەتێک بووین لەسەر چەسانەوە و مقاومەتی خۆمان دروست بووین. لەبەرەوە من تەمەناکەم ئەم قۆناغەشتەیە پەڕێ هەروەکو شەڕعەکەی خی گەورەش کە فەرمێ ئێوە مەویزمە بن کە سەمەویستەکان و ڕەشبینەکان لە شەڕعی شاجری نابێتەوە. وڵی ئەم نەورۆزە بەرامبەر بە نەورۆزەکانی تر وەگەوانی تر نەبوو، نەورۆزەکانی تر خۆش بوو، بەڵام لەبێر بێموچەی و دڵناخۆشی خەڵک ئەم نەورۆزە باوەڕ ناکەم وەک نەورۆزەکانی تر خۆش بوو. ئەم نەورۆزە بێگومان خۆشە چونکە ساڵانی پێشوو بەهۆی بایکۆت و کۆرۆناوە کەرەنتینەوە نەماتوانین بینە دەرەوە و کۆبوونەوەی گشتی و بینینی هاوڕێ خزمەکان، بێگومان ئەم ساڵ بەهۆی نەمانی کەرەنتینەوە خۆشترە، زیاتر یەکە بینن و سەیران و چوونە دەرەوە گەشتمان زیاترە بێ. وڵی تەبعەن ئەم نەورۆزە زۆر خۆشە بە بۆنەوەی کە کەرەنتینە نەماوە، بەڕاستی خەڵک زیاتر هاتوۆتە دەرەوە، یعنی خەمی کەرەنتینەمان نەماوە، نەخۆشی کۆرۆنامان نەماوە، وە گشتی زۆر خۆشە. ئەنجا من هەر خۆم زۆر حەزم لە جەژنی نەورۆزە، هەموو ساڵێکیش ئیشەڵڵا هەر بەشدار بووم و بەشداریشە بووم. وەڵای ئەم نەورۆزە تۆزێک کەشوهەوا خۆش نەبوو، واسی کەشوهەواوە تۆزێک خەڵک کەمتر هاتە دەرەوە، گەنا وەکو ئەم ئاسایش پارێزراوە، ڕۆژێکی پیرۆزە، ڕۆژێکی جوانە، تر ئەگەر یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژیش خەڵک نهاتبێتە دەرەوە، ئەمڕۆ کە سێم ڕۆژی نەورۆزە خەڵک هاتوۆتە دەرەوە، شادی خۆی دەرەبرێ، خۆشی خۆی دەرەبرێ، شکر لەخوا بەزیابێ ئەمن و ئارامە. ئەم نەورۆزە بەراورد بە نەورۆزەکانی تر زۆر ڕووی لە کزی کردووە، ساڵانی تر وانە بوو خەڵک بە جۆخ خۆشتر بوو و زۆر دڵخۆشتر بوو. ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی تر تۆزێ هەست بە کزیەکەی، هەستەکەی خەڵک زۆر بە گەرمی پێشوازی لە نەورۆزەکە ناکە، یعنی لاوازە. من هەمیشە نەورۆز جێگەی خۆی هەبووە لە ناو کورداوە، بەتایبەت ئەو کوردانەی کە ڕەسەن بوون، یعنی هەمیشە کوردایەتی خۆیان کردووە، هەمیشە توانیوانە با بڵێن وەکو کوردێک داکۆکی لەسەر نەورۆز بکەن و ئەوە بن کە بۆ نمونە دائیمەن نەورۆز بەرز و پیرۆز ڕاگەن وەکو هەموو جەژنێکی تر کە بۆ نمونە جەژنی ئاینی هەیە و جەژنی نەتەوەییش هەیە، بۆ نێمە جەژنە ئاینەکان بەرز ڕاگەین و ئەو کەسانێکی زۆریشن کە جەژنی نەتەوەی زۆر بەرز ڕاگەن. بەڕای منەوە کەسانی کە جەژنی نەتەوەی بەرز ڕاگرن هەموو ساڵێکیشی خۆیانەکەن، هەموو کاتێک هەر لە نەورۆزا بوون و گویان نەداوە بۆی کە قەیران هەبێت یان هەر شتێکی تر بێت، گرنگەوەی ئێمە نەورۆزی نەتەوەی خۆمان بەرز ڕابگرین. بابزین خاتون گیان تو تا چند پابندی با پاراستنی ژینگەوە؟
وڵا بە دڵنیایەوە کاتێک ئێمە ڕوو لە دەرەوەکەین پێویستە هەمومان ژینگە بپارێزین بەڵام ئەمڕۆ بەداخەوە زۆر زۆر ژینگەیەکی پیس و ناشرینیە بوو کە هاتین بۆی ڕۆژانی پێشۆ کە نەورۆز بوو خەڵکی ڕوودێ کردووە هیچ پاک نەکرا بوو ینی هیچ کەسێک بەرعازەی پارێزی ژینگەکەی نەکردبوو. کۆکەنەوە دنکەدن کە بێ بکەینەوە ئەلاگە و داینێن لە شوێنێکا بە کۆمەڵ تا سیارەکان بێن باریکەن نابێ ئاوا بەجێی بێڵی چونکی یەکێکی کە دوای ئێمە یەتدا ئانیشێت هەزار فونەحلەتمان لێکا لەو کەسەی کە لەگرا دانیشتەوە بەجێ یەڵاوە ئەم پاشماوەیە. بابزانم بەڕێستان تا چەند پابندم بە پاک و خاوێن ڕاگرتنی ژینگەوە. واللهی ئیترەوە کەوێتەوە دەست عیلەکە ئەوەی پاک و خاوێن بێ خۆی شتەکە لە دوای خۆی هینەکە ئەوەشی پاک خاوێن نەبێ ئیتر ئیهمالیکە ئەوە شتێکی جوانی. بێگومان پابندیم لەگەڵ هەر خۆمان ئەبێ پاکیکەینەوە شوێنەکە و دواتر خۆڵەکان بەرینەوە چونکە ئەگەر خۆمان بچینە شوێنێک ئەگەر خۆڵی لێ بدانانیشین بەجێ ئێڵین شوێنەکە بۆیە هەر کەسێکی ژە دوای ئێمەیەت پێویستە پاکی کاتەوە ینی ئێمەش پاکینەوە ئانش پاکیکەنەوە تا ژینگەکە پاکی بنێنێتەوە. ژینگە لە دوو ڕۆوە من باسیەکەم وەکو دین ژینگە فەنزیف و فەینە ئیسلامە نەزیف ئەمە بڕاوەیە وەکو تاچی کوردیش من پێم وایە میلەتی کورد میلەتێکی هۆشیارە هۆشیاری بە هەموو قۆنەغەکانەوە پێویستە ئەگەر بێت و ئێمە ئاسی وشیاریمان لە ژینگە نەبێ لە هیچی ترانیمانە داوا لە تاک بە تاکی خەڵکی کوردستانەکەم ئەم خاکە پیرۆزە ئەم خاکە پێویست ئێمە هەمومان بەیانیان هەستین سوپاسی خوای گەورەی لەسەرکەین چکە چوار وەرزی پێبەخشیوین لە زۆربەی وڵاتان خۆر نابینن لە زۆربەی وڵاتان باران نابینن ئێمە چوار وەرزی ساڵمان هەیە لەبەرەوەی پڕە لە جوانی ئەچی دەر شوێنەکانیە ئاوە دێهاتە خەڵکی باشە یعنی ئێمە ئێستا لە قەراخین بەڕاستی زەنبی خەڵکی قەراق چی ئێمە بۆی پیسکەین. واللهی ئەوە یەکێکە لە هەرە شتە پێویستیەکە یعنی من بەیانی کە شتم پێچاوەتەوە یەکەم شت کیسی خۆڵم پێچاوەتەوە با مناڵەکانیشم وا ڕاهێناوە یعنی ناکرێتەوە چتە شوێنێکەوە ئەو پاکخایانی ئەو شوێنە ڕانەگریت. ئەکید زۆر پابندین لەبەرەوەی تۆ بیرەکەیتەوە ئەو شوێنەی تۆ لی دانیشی لە ڕۆژانی داهاتوە خەڵکی تر بۆیە پێویستەکە هەموو کەسێک کە ئەچێت بۆ شوێنێک پاکخاوێنی ئەو شوێنە ڕاگرێت لە دوای خۆی خۆڵ و خواشتکان کۆپاتەوە لە شوێنێک دای بنێت تاوەکو دواتر کە هاتن کۆی بکەنەوە لەگەڵ خۆیانە. تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایک بریتی بوو لە جیاوازی ئەم نەورۆزە بەراورد بە نەورۆزەکانی تر هاوکات پاراستنی ژینگە هەر یەکێک لە ئێمە کاتێک کە شتێک فڕێ ئەین بیر لەوە بکەینەوە کە پیرەمێردێک پیاوێکی بەتەمەن ئەچەمێتەوە بۆ ئەوەی پیسی ئێمە هەڵبگرێتەوە بیر لەوە بکەینەوە کوڕێکی بێباوک هەیە ڕۆشتا ئێوارە کار ئەکات و ئەچەمێتەوە بۆ ئێمە و دایکی لە ماڵەوە چاوەڕێیەتی بە هیوای ئەوەین هەر یەکێک لە ئێمە بتوانێت لە ڕێگەی خۆیەوە هاوکار بێ بۆ کارمەندانی ژینگە پارێز و بتوانین ژینگەکەمان بە جوانترین شێوە بپارێزین تا بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خۆتان لەگەڵ.